دیارە چوارچەوەی هەمانگی شیعەکان لە ئێستادا تۆپەکە لە ساحەکەیاندا بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ عێراق و چی دەکەن بۆ دەستنیشانکردن یاخود بۆ یەک کاندید کە بۆ پستی سەرۆکوەزیرانی عێراق دەیبنن کە لە پشکی ئەوانە لەگەڵ ئەوەی چوارچەوەی هەمانگی شیعەکان بەشێک لە بەرەو کوتلە سیاسیەکان لە نێو عێراقدا لە دژیانن چۆن دەتوانن دانوستان و گفتوگۆکردن ئەم بەرانە لە خۆیان ڕازی بکەن. من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت بەڕێز سەلاح بوشی کە بەڕێزیان سەرۆکی سنتەری عێراقن بۆ کاروباری استراتیژی ڕاستەوخۆ لە بەغدادەوە میوانی من دەبێت. بەڕێز سەلاح سپاس بۆ ئامادەبوون. چوارچەوەی هەمانگی شیعەکان کەی حکوومەت پێک دەهێنێت؟ ئەم کاتتان باش بۆ ئێوە بۆ بیندارەکانەدا چوارچەوەی هەماهەنگی لە ئێستادا ئەو کاتێک کە دەیەوێت کەسێک لە ئێستادا محەممەد شیع سوودانی کاندید کردو بۆ سەرۆک وەزیران عێراق ئەمەش دەسەڵاتێکی جێبەجێکارە لە وڵاتدا بۆیە لە ئێستادا ئەم کاندیدکردە لە دوای گفتوگۆیەکی و ئەمەش کاتێک دەکرێت لە دوای ئەوەی کە سەرۆکی عێراق هەڵدەبژێردرێت و بەپێ ئەو دەستور و ئەو ڕێکارانەدا دەکرێت و دوای ئەوەی کە ئەو سەرۆک هەڵبژێرا بە هەماشەوە دەتواندرێت ئەو کاندیدەی ئێمەش بۆ سەرۆکوەزیران هەڵبژێردرێت. باشە. لێستادا چوارچێوی هەمانگی شیعەکان هەموو کوتلە سیاسیەکانی عێراقی رازی نەکردووە بۆی کە پشگیری لە کاندیدەکەیان بکەن کە بێگومان دیارن ئەو کوتلە سیاسیانە کامانن چی دەکرێت و گفتوگۆکانی هەمانگی چوارچێوەی هەمانگی شیعەکان چی دەبێت بۆ گفتوگۆکردو و ڕازیکردنی ئەم لایەنانە بۆ سەرخستنی کاندیدی چوارچێوەی مانگی شیعەکان بە دیاریکەی محەممەد شیع سوودانی بۆ پۆستە. لە ئێستادا لە چوارچێوەی هەماهەنگیە لە ئەکەمان هێزێکی سیاسیە دەتوانم بڵێم لە ئێستادا جیاوازی بیر و بۆچوونی هەیە بەڵام دەبێ بە پێی یاستە دەستور بڕۆین کە لە ئێستادا ئەو یاسا و دەستورە کۆتایی پێ هاتووە دەکرێت گفتوگۆ و دانوستانی زۆرە هەبەیە کە ئەمەش لە ئێستادا بە پێی یاسا ڕێگادراوە کەسێک کاندید بکرێ و لە ئێستادا لەم کۆتاییەدا ڕێگا کە توانراوە ئەم کەسە بگرێ بە کاندید کاویژ محەممەد شیع سەعودیە بڵێ ڕاستە بیر و بۆچوونی جیاوازێ لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە سەربار بە کاندیدکردنی ئەم کەسە بەڵام ئێمە لە بەردەم هێزێکی سیاسی گەورەیدان کە دەیەوێت بە دەستوری و بە یاسای جێبەجێکار لە وڵاتە کارەکانی خۆی بکە کە بتوان لە نێوە ئەم چارچەوە دەسەڵاتی پێدراوە بتوانێت لایەنەکانی تریژ ڕازی بکات و کارەکان بە ڕێگای یەستوری و یاسایی خۆی لە ئەنجومەنی نوێنەرا بدووە و دەکرێت گۆڕانکاری لە بیر و بۆچوونەکانیشدا بکرێت. باشە ڕێگەیەکی بەهێز هەیە بۆ سەرکەوتنی محەممەد شیع سوودانی و ئەم ڕکابەریە سەرسەختەی یعنی چی وای کردووە کە محەممەد شیع سوودانی سەرکەوتوو بێت بۆ ئەو پۆستە جیاوازی چیە لەگەڵ کاندیدەکانی دیکەیە؟ لە ئێستادا ئەگەر ئەوەی کە تەکیدی لێ بکەینەوە ئەوەیە کە ئەمە بیر لە بیر و بۆچوونی هەڵگەلەکەی خۆشمان بکەینەوە بتوانین لە ڕووی یاساییشەوە یەکسانیەک دروست بکەین بۆ ئەوەی کە ئەو کاندیدە ئێمە بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ و لە ئێستادا ئەوەی کە ئێمە دەتوانین گرنگی پێ بدەین ئەوەیە و گرنگی بین بە شەقامی عێراقی بدەین کە ئەم کەسانی کە کاندید دەکرێت دوتوانن توانای وڵات بەڕێوەبردنیان هەیە و بتوانێت هەموو لایەنەکان ڕێک بکەون لەسەری وە کۆبوونەوە بکەن بڕیارێکی سیاسی بدەن و بەیەکەوە بتوان لە ڕێگایەوە کابینەیەکی حکوومەتێکی نوێی بتوانە بتوانن بە پێی دەستور پێک بهێندرێتەوە و چاوەڕوانی ئەوەش لە هەموو لایەدە دەکرێت دوای دەستنیشانکردنی سەرۆک کۆمار و دەتوانین دوای ئەوە ئەو کاندیدا بە شێوەیەک بتواندرە هەموو لای ڕازی لەگە بکرێەوە ئەگەر ئێمە بە پێوەی دەسەڵاتی جەبەجێکار لە وڵاتەدا قسە بکەین دەبێ ئەو کەسانەی کەوێ لە بیر و هەموو لایەک بتوانن ڕێکەون لەسەری. باشە باست لە ڕزابەدی شەقام کرد محەممەد شیع سوودانی ئەو قەناعەتە و ئەو سەپۆرت و پشگیری شەقام بەدەست دەهێنێت ڕای جەماوەرد دەتوانێت لەسەر محەممەد شیع سوودانی بێ بەبێ چاوەڕوانیەکان.
لە ئێستادا دەتوانم بڵێم هەموو گەلی عێراق و شەقامی عێراق و ئەوانەی کە نوێنەرایەتی گەلی عێراقداکانە دەکەن ئەوانن کە هەڵبژاردنەکان دەکەن و ئەوانن کە دەتوانن بە لێپرسراوانە کار بکەن و ئەو کارانەی کە ئەوان هەڵدەژەن دەکرێ بە شێوەیەکی گشتی هەمووی ڕازی نەبێ لەو هەڵبژاردنە بەڵام دەبێ هێزە سیاسەکان بتوانن ئەنجامێکی باشیان هەبێ و کە هەر کاندیدکردنێ و هەش بڕاردانێ دەبێت لەسەر ئەزمونێکی پێشووتر بێ کە بتوانێ دەسەڵاتی جێبەجەکە لە وڵاتە تا کارێکی باشتر بکەوە بتوانێ داهاتوی سیاست لە وڵاتەدا بەرەو پێشەوە بڕۆ کە ئەمە تاکە پێوەرە بۆ سەرکردن و سەرکەوتنی سیاست لە وڵاتەدا بۆیە من لەمڕۆدا باوەڕم وەیە کە کێشە سیاسیەکان و ڕێکەوتنە سیاسیەکان وای کردووە کە بتواندرە هەنگاوێک بەرەو پێشەوە بنە و کە بتوانێت کابینەی نوێ حکوومەتی عێراقی بێجگە لە ئەوەی کە ئەمەکێ و ئەمەکێ نیە بتوان سەرکەوتن بەدەستبێنن. باش بەڕێز سەلاح لێسەدا دەزانین ئەوەی کە باسی لێەوە دەکرێت لە ئەعلامەکانەوە لە ڕاگەاندنەکانەوە لە نێو شەقامە ئەوەیە کە سەدر و هەروەها سیادە و هەروە پارتی دیموکراتی کوردستان گەرێک هەیە کە ڕازی نەبن بەم کاندیدا ئەمێ بزانم چارچەوەی هەمانگی چی دەکات بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئەم لایەنانە بۆی ڕازی بن بەم کەسایەتیە وەکو محەممەد شیاع سوودانی کارکتەرێکی سیاسی کە نوێیە هاتۆتە نێو ململانی وەرگرتنی پۆستەکە. لە ئێستادا ئەوەی گرنگە بۆ چارچەوەی هەماهەنگی لە ئێستادا ئەوەیە کە بتوانێت هەموو لایەک ڕزگاری بکە کە بتوانێت کابینەیەکی حکوومەتی باش پێک بێنێ و نابێ خێراییەکی تێدا بکە دەبێ هەموو لایەنەکان بکە و ڕێکاری سیاسی بتوانێت ئەو کارەکانی خۆی بکە بەڵێ لە سیاسەدا بیر و بۆچوونی جیاوازە بێ بۆیە لە ناوخۆی چارچێوەدا و لە دەروی چارچێوەشدا هەوڵ دەدرێت کە هەموو لایەک بە شێوەیەکی سیاسیانە ڕازی بکرێ و ببی لە ئەنجام و کاردانەوەی کارەکان بکرێەوە بتوان لە ڕووی سیاسیەوە قوبول بکرێ لە ڕووی گەلەوە دەنگی گەلەوە بتوانێت قوبولی بکەن لە ئێستادا دەنگی گەل لە هەموو شتەکان گرنگترەوە بۆ سیاست لە ئێستادا ناتوانندرێ هیچ کارێکی سیاسی لە گەل بشاردرێتەوە و دەتوانن بەپێی ئەو سیاستەی کە دەکرێت دەسەڵاتی جێبەجێکار لەم وڵاتەدا بتوانێت کارەکانی خۆیان بکە بۆیە لە ئێستادا کارەکانی چوارچێوە کارەکانی قورسە و دەبێ بتوانێت ڕزامەندی سیاسیەکانیش بەدەستبێنێ و دڵی گەلی عێراقش بەدەستبێنێ. بەڕێز کاک سەلاح پێشتر جۆ بایدن داوای لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کردبوو کە ئەو ململانی و کێشانەی لە نێوان عێراق و هەرێمدا هەیە جۆرێک لە ململانێ دەبینین لە ئێستادا هەیە جۆ بایدن داوای لێ کردبوو کە ئەم ململانی و کێشانە چارەسەر بکات کابینەکەی مستەفا کازمی بە کۆتا هات چارچێوەی هەماهەنگی شیعەکان کە کاندیدەکەیان سەرکەوتوو بە دیاریکراوی محەممەد شیاع سوودانی دەتوانێت ئەم کێشەی نێوان عێراق و هەرێم بە دیاریکراوی بەغدا و هەرێم چارەسەر بکات؟ ئەو پەیوەندیە بڵاوانەی و ئەوان پەیوەندانی دەرەوە هەیە و لە ناوخۆشدا کێشێکی زۆر هەیە لە نێواندەوە ئەو کێشانە بەردەوامین و کۆتایی پێناوەوە هەمووان خۆتە دەبینەوە و ئەو کێشانە زۆر قرس دەبێ کە مستەفا کازمی بێ یاخود محەممەد سوودانی بێ بتوانێت کۆتایی پێبهێنێ ئەمڕۆ لەمڕۆدا دەبێت کێشەکان بە سیاسیە چارەسەر بکرێ و ئەو کەسانە لە پرسراوەتی کارەکانی خۆیان بنێ ئەمانە چارەسەری زۆرێک لە کێشەکان دەکەن و من باوەڕم هەیەوە کێشەکان بەهۆی دەسەڵاتەکانەوەیە بەوەی ئەو دەسەڵاتی جێبەجێکردنەوە کە دەدەرێ بە کێ هێزێگەیە دەتوانێت توانا و کارکتەری سیاسی ڕۆڵ دەبینێت بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمە لە محەممەد شیاع سوودانیدا ئێوە هەستی پێ دەکەن دەتوانم کێشانە چارەسەر بکات وەکو کارکتەر دیارەمە بەستمە.
ئەوەی کە بتوانێت کە بزانێت چارەسەری کێشەکان تەنها بە دەسەڵات و بەتوانە و بە خۆ دەستخستنە ئەوە غەڵەتێکە ئەوە وەهمێکە و پێ دەبێت من پێتەڵم ئەمانە هەموو کێشەی سیاسین و حکوومەتی عێراقی وڵا حکوومەتێکی هاوبەشە و چەندین سیاسی هاوبەشی تێدادایە و دەسەڵاتی پێش و دەسەڵاتی ئێستا کێشەکان کۆبوونەتەوە لە پێشووترەوە بۆ ئێستا بۆیە چارەسەرکردنی کێشەکان زۆر ئاسان نەبێ هەر ئاسانترینیان پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانە لە ئێستادا کێشکەشێ لە محەممەد شیا و مستەفا کازمی و هەچ کەسێکی تر بێ چەندین پرۆژەی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت چارەسەری کێشەکان بکە بتێ بەشێکی سیاسی چارەسەی زۆرێ لە کێشەکان بکەن بەم شێوەیە زیاتر ناتوانرێ دەسەڵاتی جێبەجێکە لە وڵاتە کارێکی هەبێت کە بتوانن کارێکی هاوبەش بکەن بێکەوە بتوانە حکوومەتێکی هاوبەشیانە بێ بۆیە لە ئێستادا ئەوەی کە ڕێگای پێتە دەدرێ و کاتێ با دەوترێت دەسەڵاتی جێبەجێگرن ئەبێ ئامانجی ئەوە بێ چەند پرۆژەیەکی بۆ چارەسەرکردنی زۆرێک لە کێشە زۆر باشە دوو پرسیاری زۆر گرنگم ماوە لەسەر پرسی سەر و کۆمار دیارە دواتر دێمە سەر ئەو پرسیارە پرسیارە سەرەکیەکەی دیکە ئەوەیە کە ململانەیەکی تند دەبینرێت لە ئێستادا لە نێوان ئەمریکا و ئێراندا لە سەروبەندی کاندیدکردنی محەممەد شیاع سوودانیە لەلایەن چوارچەوەی هەماهەنگی شیعەکان بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق چۆن چوارچەوەی هەماهەنگی شیعەکان بەگشتی و هەروەها کاندیدەکەشی دەتوانێت ڕوبەڕووی ئەم ململانەیە بێتەوە عێراق دەزانین یەکێکە لە ناوەندێکە بۆ زۆربەی ململانی سیاسیەکانی جیهان بۆ هەر کێشەیەک و هەر دەستێوەردانێکی لە دەرەکی لە ئێستادا کاریگەری دەبێت لەسەر پێکهێنانی حکوومەت لە عێراقدا ئەمە لە ئێستا دێمە هەنگاو دەنێن بەرەو هەنگاوێکی بەرەو پێشووتر و هەریەک لە کاندیدانی کە دەکرێت پشتیوانیەکی دەبێ و دەکرێت بەپێ و ئێمە بەوکو ناوخۆی عێراق دەبێ ئەو توانایەمان هەبێ بەسەر ئەو دەستێوەردانانە دابزەکەوین لە هەموو شێوەیە دەستێوەردانی دەرەکی هەیە کەوا دەکا کارە سیاسیەکان سەرکەوتوو نەبێ و لە جێگای خۆتا ببۆسێ بەڵام هەموو دامەزراوەکەم بە جێبەجێکارەکانەوە بە هەموو دامزراوەکەی دەبێ وا بکە دەستێوەردانە دەرەکیانە کام بکاتەوە ڕێگری لێ بکە کە بتوانێت لە هەنگاوی داهاتووی سیاست لە وڵاتە کاریگەریەکی ئەوتۆی نەبێ و بە پێی استراتیژیەتی خۆی بڕوا بە پێی کار و پلانەکانی خۆی بڕوا و هیوادارم کە هەنگاوی داهاتووی سیاست لە وڵاتە تا سەرکەوتوو بێ زۆر باشە دیارە ئێمە و گەلی عێراق بەگشتی هیوادارم کێشە سیاسیانە نەمێنێ هیوادارین ئەو کەسەی کە دێتە نێو مەیدانەکە و پرۆسی سیاسی عێراق بتوانێت و کێشانە چارەسەر بکات دەمەوێت ڕای چوارچێوەی هەماهەنگی شیعەکان لەسەر پرسی سەر و کۆمار بزانم ئەگەر پەیوەندی بە بیرروبۆچوونی چارچەوەی هەماهەنگیەوە هەبێ ئێمە ئەوەی چاوەڕێ ئەوەین کە لێک تێگەیشتن لە نێوان لایەنەکانە بێت لە سلێمانیەوە بتوانێن ئەو کەسا یەکلایی بکرێتەوە کە کەسێکی سیاسی بێ کەسێکی کوردی بێ و کە بتوانێت ئەو کارە بەڕێوە ببدۆ چارچەوەی هەماهەنگی ئەوەی کاری لەسەر خۆی بوو بە پێوەی دەستور کاندیدەکەی خۆی دەکرد بۆیە لە ئێستادا لە کوردەکانیش بە هەمان شێوە چاوەڕوان دەکرێت کە کەسێکی سربەخۆکە کەسێکی باش بێ بۆ پۆستە لە سلێمانیەوە کاندید بکرێت و بتوانێت ئەنجامێکی باشی هەبێ کە بتواندرێ لە هەنگاوی داهاتوودا لە هەنگاوی داهاتوو عێراقدا بتوانێت عێراق بە شێوەیەکی باش بەڕێوە ببڕاتەوە کارێکی سیاسی باش بکەن بتوانێن هێزێکی سیاسی بکەن کە توانای کوردستانی زیاتر بکەن. گەر بکرێ بە کورتی زۆر سپاس دەکەم. لە ئێستادا بە هەموو هێزە سیاسیەکان دەتوانن کاندیدی خۆیان هەبێ هێزە کوردیەکان و هەمویان ئەمە هینی خۆیانی دەتوانم متمانەی خۆیانە بە کارتەکەی خۆیان کە بتوانن کاندیدیان هەبێ بەڵام بە بیرروبۆچوونی ئێمە دەمانوێت کەسە ڕاستەقینەکە بێ کە بتوانێت سەرۆک کۆماری عێراق وەکو خۆی جێبەجێ بکە و سیاست لە عێراقدا جارێک
یەکتر هەڵسەنگێتەوە بەرەو پێشەوە بەڵام ئێمە دەمانوێت لە سلێمانیەوە ئەو کاندیدا هەڵبژێرێ و لە هەنگاوی داهاتوی عێراق و لە سیاسەتدا لەگەڵمان بێەوە هەش دواکەوتنێکی تر کاریگەری لەسەر ڕێڕەوی سیاسی دەبێ و لە حکوومەتی داهاتووی عێراق دەبێت. من زۆر سپاس دەکەم کە ڕاستەخۆ لە بەغدا و میوانی من بووی. سپاس بۆ بەڕێ سەلاح بوشی کە بەڕێزیان سەرۆکی سنتەری عێراق بۆ کاروباری استراتیژی بوون. ڕاستەخۆ لە بەغدا و میوانی من بووی. سپاس بۆ ئامادەبوون دووبارە.